پێم خۆشە پەیامێک بۆ ئەوانەی کەوا دایکیان ماوە لە ژیانە پەیامێکم پێیە ئاڕاستەی دەکەم لەبەرەوەی هەتا دایکت لە بەردەستایە خزمەتی بکە ئاگاداری بە عەزیەتی دڵی نەدەی لەبەرەوەی دایک هەموو شت لە دنیا دووبارە دەبێتەوە سەروەت و سامان دووبارە دەبێتەوە کاتێ لێت دەسەندرێتەوە خێزانت وەفاتەکات دووبارە دەبێتەوە سێبارە دەبێتەوە چواربارە دەبێتەوە ئەگەر بتەوێ سنووری پەروەرگاریش پێشەلکەی دەبارەش دەبێتەوە بەڵام قەت نەبووە دایک دووبارە ببێتەوە نەکە بیدر بەبای گوێتانە بڵێن دایک تەنها ڕۆژێک قابیلێتی وەکو لە ئەوروپا و هاتۆتە وڵاتی خۆشمان کە پێی دەڵێن ڕۆژێکیان داناوە بۆ جەژنی دایک تۆی مسلمان تەنها یەک جەژن و دووەم جەژنت هەیە جەژنی ڕەمەزانە لە دوایەوە بە 2 مانگ و دەڕۆشتەوە و دەبێ جەژنی قوربان دێ لە غەیری ئەوەی هیچ جەژنێک نییە تۆ بە جەژنی دابنەی بەڵام دایک هەتا لە بەردەستایە بە هەمیشە بە بەردەوامی دەبێ خزمەتی کەی لەبەرەوەی برا بەڕێزەکانم ئەو بەهەشتەی هەوڵی بۆ دەدەن ئەو بەهەشتەی کەوا شەونە خونی دەکەن و شەونێژەکەن بۆ پەروەرگارتان بۆی بتان کاتە ناو بەهەشتی بەرینەوە لە مانگی ڕەمەزان بەتینەتی و برسێتی بۆی بچنە بەهەشتی بەرینەوە لە ئاگری دۆزەخ خۆتان بە دوور بگرن لە لای پێی دایکتانە لەبەرەوەی برا بەڕێزەکانم پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێ گەنجێک ویستی لەگەڵ پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام ماتەماتی بوو خۆی بشارێتەوە بچێ بۆ غەزا پێغەمبەری خوددا بینی پێی وت تۆ جارە تەمەنت کەمە وتی ئەی پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام دوای ئەوەی کە پێغەمبەری خوددا پێی فەرموو تۆ تەمەنت جارێک کەمە بگەڕێ دواوە بۆ غەزا ناشکەی ئەویش وتی ئەی پێغەمبەری خوددا ئەمەوێ بچمە بەهەشتی بەرینەوە پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام پێی فەرموو بگەڕێرەوە بەهەشتی تۆ لە لای پێی دایکتە بەهەشتی دۆ لە لای پێی دایکتە کاتە برا بەڕێزەکانم هەتا دایکت ماوە باش لە لای پێی دایکتە بەڵام کە کاتێک وەفاتی کرد ئەو بەهەشتت لێ دەسەنرێتەوە بەڵام کە کاتێ وەفاتی کرد ئەو دایکە ئەوە بزانە دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتت لێ داخرێ بۆ لەبەرەوەی یەکێک لە تابعین کاتێک دایکی وەفاتی کرد زۆر بەکوڵ دەگریا بەکوڵ بۆ دایکی پێیان وە تۆ نابێوە عەزیەتی خۆت بدەی ئەبێ خۆڕاگر بی ئەویش لە وەڵام دەفەرمۆی بۆ مردنی دایکم ناگرێم وتیانەی بۆ چییە بۆ شتێتر هەیەوە تۆ بۆی دەگرێی وتی بەڵێ بە مردنی دایکم دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتم لێ داخرا بۆ ئەو دەرگایە دەگرێم کەوا لێم داخرا هەتا دایکم لە دنیادا بوو ئەو دەرگایە کرا بووەوە وە کەیفی خۆمات و چۆم دەکرد و پێکانی دایکم دەشێلا کاتە برا بەڕێزەکانم ئەتەوێ ڕزقت زیاد بێ چاکە کار بە لەگەڵ دایکتە ئەتەوێت چی تەوێت لە پەروەرگاری خۆت لە لای دایکتە بڕۆ دایکت ڕازیکە با ئەو لە بڕی تۆ بپارێتەوە لە پەروەرگاری بۆ تۆ ئەو کاتە بزانە چی ناز و نێعمەتێ ڕوو لە تۆ دەکات